زۆر جا پێمەگاتەوە بۆم باس دەکەن خەبەرم بۆ دێ کەسی وا هەیە دێتە مزگەوتیشەوە جومعە و جەماعەتشەوە ئەمما لە ماڵەوە تووڕابێک کوفرەکە وەڵڵاهی بۆم باس کراوە هەیە دێتە مزگەوتەوە لە جەماعەتیشایە لەبەرەوەی کوڕەکەی دیندارە کە تووڕابێت دوژێن بە پێغەمبەرەدا سەڵ سەلەم هەڵکە پێی کافرە بی دوژێن بە پێغەمبەری خوا لە دین دەرەچی فرد بە ئیسلامەوە نامێنێ مەمنونی خوا بن کوڕتان کشتان دیندار بێ مەمنونی خوا بن خێزانتان کوڕتان کشتان لە مزگەوتا بێ بەسەراحەت مەمنونی خوا بن لەسەر سوننەتا بن ئەگە بە دینی خوا ڕازی بینێرە بۆ گازینۆ بۆ شوێنی خراپ پەشیمان نەبیتەوە